ساڵێکی خۆشە بێ بۆ هەوادارەکانی ئەپڵ لە بەرەوەی کە گۆڕانکاریێکی زۆر بەرچاوی کردووە هەم لە دیزایانی ئایفۆنەکەیە هەم لە باتریەکەی هەم لە چوارچێوەکەی باتریەکی 5000 میلیۆمپێری لەسەر ئایفۆنی 17 بەسێ کە پێشتر ئایفۆن 16 4685 میلیۆمپێر بوو هەروەها ڕامی ئەبێ بە 12 گیگابایت و زنجیرەی ئایفۆن 17 پێکاتۆ لە 4 مۆدل ئایفۆنی 17 ئەیر و ئایفۆنی 17 پرۆ ئایفۆنی 17 پرۆ ماکس و دەنگۆیەکیش هەیە کە چوارچێوەکەی ئەم ساڵ ئایفۆنی 17 ئەبێ بە ئەلەمنیۆم لەبەر ئەوەی کە ئەلەمنیۆم پارێزگاریەکە لە ئایفۆنەکە کە گەرمی بگەڕێنێتەوە بۆ گەرم داهاتنی ئایفۆنەکە باشترەوە لەوەی کە زووتر گەرم بێ هەروەها گۆڕانکاری کردووە لە دیزایانی کامێراکەی کە شێوازێکی لاکێشەیی هەیە و گرنگیەکی زۆریاوە بە زوومی کامێراکە بۆ ئەم کەسانی کە حەزیان لە ڕەسەمگرتنە ئەوە تاڵێکی زۆر دڵخۆشکەرە بۆ ئەو کەسانی کە هەواداری ئایفۆنن کە کامێراکەی زۆر جوانترە لە چاو مۆدێلەکانی پێشترا بەخوا ئەگەر نەک 500 میلیۆمپێر 10000 میلیۆمپێر بێ من شانەکەی بەشم ناکات